دووکەڵی چڕی کەوتنەوەی دووەم ئاگری گەورەیە لە هەولێر لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا. ئاگرەکە ئەمجارە لە کۆگایەکی گەورەی کەرستەی بیناسازی کەوتۆتەوە کە دەکەوێتە ناوچەی پیشەسازی باکووری هەولێر بەهۆی بوونی ئەو مادانەی خێرا گردەگرن لە کۆگاکە. ئاگرەکە بە خێرایی تەشەنەی کرد. زیانەکانی ئاگرەکە بە نزیکەی 10 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. خاوەنی کۆگاکە دەڵێت هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە شۆرتی کارەبا بووە. کارەبا شۆتی تێدا بووە، دیارە وەختی ئەمە ساعت 7 داوامە دەست پێ دەکە، مۆلیان پێکردە دەڕابەکمان هەیە لە پشتەوە بە کارەبا ئیش دەکا، لەوێ شۆتەکە دروست بووە. موادی بیناسازیە وەکو موادی برێن فوم و سیلیکۆن و تەنەر و بزمار و هەموو شت تێدایە بۆ یاغ و ئەو شتانەیە. بە نزیکەی چەند دەخەمڵێنرێ ئەو کەلوپەلانێکە ناو کۆگاکەکە؟ سیستەممان هەیە تەوەقع دەکەین بای 10 ملیۆن دۆلار تێدا بێت. دەبێت مەخزەنە 3 تابقە. لەگەڵ کەوتنەوەی ئاگرەکە تیمەکانی بەرگری شارستانی ڕەوانەی شوێنەکە کران. 16 تیمی بەرگری شارستانی 6 سەعاتیان پێویست بوو بۆ کوژاندنەوەی ئەو ئاگرەی کە کۆگایەکی گەورەی سێنۆهەمی کردە خۆڵەمێش. لە کۆگاکەدا سیستەمی تایبەت بە کوژانەوەی ئاگر هەبووە، بەڵام بەرگری شارستانی دەڵێت سیستەمەکە لە کاتی کەوتنەوەی ئاگرەکە وەک پێویست کاری نەکردووە. تیمەکانمان 16 تیم منێسە و قۆناغی مەترسیمان تێپەڕاندووە بۆ تەشەنەکردنی ئەو جەزەوەسەتی و ئەتراف هەموو جێگایەگە بێ سیستەم چی بێ؟ سیستەمی بەرگری شارستانی کەرەسە و کاڵا و وەسایلی مەرجی خۆپارێزی شتێک کە دەبێ هەبێ لەو جێگانە. لێرە بڕۆسەیری ڕووکاری دەرەوەیکەن. ئەم برادەرە بۆ نمونە فایربۆڵی ستیلی هەیە، هەمووی مادەی دژبەرە واتە ئۆتۆماتیکی ئیش دەکا بە پلەی کارلێکی گڕی گەرمێکە و پلەی گەرمێکە لە 67 بۆ 8 کە چڕی ئاگرەکە لە لوتکەی بەرزیابێ ئەو مەتفیانە بۆ سیلەکان ئەتەقن. ئەمە دووەم ڕووداوی ئاگرکەوتنەوەیە لە هەولێر لە ماوەی 12 ڕۆژدا، دوای ئەوەی لە 26 شوباتی ڕابردوو ئاگرێکی گەورە لە بازاڕی لەنگەی هەولێر کەوتەوە، بەهۆیەوە 166 دوکان سووتان و زیانێکی گەورەی مادی لێکەوتەوە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.